هاتی مولای برادرمان وڵا باشە چی بەشێکەوەکە بۆ بە مامۆسای فیزیا وڵا بەڕێزت خوێندکاری تاو چی بەشێکەوە وڵا تا شەشم تاوا کردووە تا شەش دوانزەم تاوا کردووە بەنیازی درێژە بە خوێندنەکەت بووی وڵا جارە نازانە و قسمەتە تا چەند دڵخۆشی لەوەی کە بەشداری ئەم مناسەباتاکەی وڵا زۆر زۆر دڵخۆشم بە سەرکەوتی برادەرەکان بە سەرکەوتی هەموو برادەرەکانی تر ئیشەڵا هەمویان سەرکەوتە بن بە هیوای ئەو ئیشەڵا دامەزرێن ئیشەئەڵڵا کو حکومەت ئیشەڵا شتێکیان بۆ بکاو دامەزرێن ئیشەئەڵڵا بەڕێستە ئەگەر شەش تاواکەی تەمەنایەوەکەی بگەی بەم ڕۆژە ئەرە وڵا بەس لە وڵاتی ئێمە بەخوا زۆر زۆر قورسە تەواوی ئەەکەین ئەوە تا هەیە تەواویەکە و هەیە تەکسیە هەیە تەواوێکە و قاپشۆری ماڵەوەیە هەیە تەواوێکەوە و هەر لە وڵاوە تا هەیە پارێزەرە و تەکسی پێ بۆ نمونە ئەیوە پارێزەر بوو پلە بەرزیە و بەو شەهادە بەرزی و تەکسی پێ بێت چاولەوەکەی زۆر ناخۆش بەس دەبیتەوە ئەرە وڵا زۆر ئەم دانەمەزراندنەوە لە خوێندکارانەکە کە تەواوی نەکەن بۆ بەشێکیان وەکو تۆ بیرکەنەوە بڵێن ئەگەر ئێمە دانامەزرێن ئیتر بۆچی بخوێنین وڵا زۆر زۆر بەخوا زۆر زۆر ینی بەجدی هەیە سەلەپە هەیە بەزی پزیشکی تاو کردو دانامەزراوە ئەیدە وڵاستری ئەوواکەی زەری پلە نزمەکەی دانامەزرێ وەرە یەکەم و دووەمی جامیعەیە دانامەزراوە ئەوەی تر چۆن دامەزرێ